بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا لە بابەتێکی نوێدا. ئەو پرسیارانەی کەوا بەڕێستان ئاڕاستەی بەرنامەی خۆشەویستیتان کردو زۆرن و پرسیاری زۆر جوانن. پێم باشە بە پێی توانا و بە پێی دەرفەت ئینشاء الله تعالى هەر جارەی وەڵامی پرسیاری یەکێک لەو بەڕێزانە بدەینەوە و بیکەین بە تەوەرەی بەرنامەکەمان. ئەو پرسیاری کە ئەم جارە باسی دەکەین و قسەی لەسەر دەکەین وەکو خۆی بۆ جەنەبتانی دەخوێنمەوە. بەڕێزێک دیارە ئافرەتە نووسیوێتی بە ئەرگ نەبێت ئەو پرسیارم بۆ بکەی لە مامۆستا فاتح. ئەگەر کەسێک مەشروب بخواتەوە چ شتێک باشە یان چه ئاەتێکی قورئان زۆر باشە کە بیخوێنم هەتا پیاوەکەم مەشروبی لەبەر چاو بکەوێت وازی لێبێنێت، کاتێک کە ئەخواتەوە زۆر عەسەبی ئەبێت تەنانەت شتی ماڵیش دەشکێنێ. ئەمە پرسیاری ئەو خاتونە بەڕێزە بووە کە دیارە بەداخەوە هاوسەرەکەی تووشی خواردنەوەی عەرەق و مادە سەرخۆشکەرەکان بووە و بەدەستیەوە بێزارە و داوای ڕێنمایی کردووە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بەڕێزان، سەرفرازی دنیا و قیامەت بە کۆمەڵێشتەوەیە. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە سوورەتی ئەلمائیدە لە ئاەتی 90دا ئاماژە بەوە دەکات دەفەرمێ ئەی مرۆڤ، ئەی بەنی ئادەم، ئەی ئیمانداران، ئەگەر دەتانەوێت سەرفراز بن لە چوار شت خۆتان پارێزن: إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. چوار شت هەیە بۆ ئەوەی سەرفراز بی، واتە هەر کەسێک خوای گەورە ڕەحممان پێ بکا و هیدایەتی باشترمان بدا، ئەگەر لەم چوارە بە دوور بووی لە ژیانە وەڵاهی سەرفراز دەبی، لە بەڵا بە دوور دەبی و لە قیامەتە سەرفراز و ئاسوودە دەبی. ئەوانیش خوای پەروەردگار دیاری کردوون، دەفەرمێت دڵنیا بن، دڵنیا هەموو مادە عەرەق و سەرخۆشکەرەکان هەر ناوێکیان هەیە، عەرەق و هەموو جۆرەکانی و بە هەموو ناوەکانیەوە، هەموو ئەوانەی مرۆڤ سەرخۆش دەکەن، بەنج و جێژی دەکەن، هەموو قومارێک، هەموو جۆرەکانی قومار، هەموو ئەنساب ئەوەیە بەڕێزان کاتی خۆی بەردێک هەبووە کە لەسەر شکڵ نەبووە، بەڵام ئەگەر شکڵی مرۆڤی بۆ کرا، ئەگەر شکڵی مرۆڤی بۆ کرا یان شکڵی شێرێکی بۆ کرا، ئەوە پێی دەڵێن وەسەن جیاوازە لەگەڵ ئەزلام. وەسەن و سەنەم ئەوە شکڵی هەیە لەسەر شکڵی مرۆڤێک دروست کراوە بتەکان، هەیە لەسەر شکڵی شێرێک باڵندەیەک ئاژەڵێک دروست کراوە، هەشە بەردێکی ڕێکەواتە هیچ شێوەی لەسەر نییە، ئەوەی بەردێکی ڕێکە ئەنسابە. کاتی خۆی خەڵکانی زمانی نەفامی دەچوون لەبەردەمی ئەو بەردەدا حیوانێکیان سەردەبڕی بە ئومێدی ئەوەی خوای گەورە مەرام و نیازەکانی ناودڵیان بۆ بێنێتە جێ. خوا دەفەرمێ ئەوە گومڕاییە، ئەوە خورافاتە. هەروەها ئەزلام واتە بورجەکان، یان چوونە لای کەسێکی فاڵچی بزانی داخۆ بەختت چۆنە، داهاتوت چۆن دەبێ، فاڵت بۆ بگرێتەوە، قاوت بۆ بگرێتەوە، یان ئەوانەی ئەمڕۆ لە سەردەمی ئەمڕۆدا پێڵەن بورجەکان، بورجەکەت بۆ بخوێنێتەوە، خۆت بورجەکە بخوێنیەوە بزانی داخۆ خێرت دێتە ڕێگا، شەڕت دێتە ڕێگا، ئەم مانگە بەختت چۆن دەبێت چۆن نابێ. خوای گەورە دەفەرمێ ریجسون، ئەم چوارە پیسن من عەمەلی الشەیطان، ئەمانە لە کار و کردەوەی شەیطانن، دەتۆی ئیماندار ناوەشێتەوە. فەجتەنیبوه، خوا نافەرمێ مایانکەن، دەفەرمێ هەر نزیکیان مەبنەوە. ئەم چوارە هەر ئەوە تا لیان نزیک بوویتەوە، کە نزیک بوویتەوە خو دەگری پێیانەوە، کە خۆت پێوە گرتن زۆر بە زەحمەت لە دەستی ڕزگارت دەبێت. وەڵاهی ئەو کەسانی تووشی عەرەق خواردنەوە دەبن هەر سەرەتاکەی زەحمەتە تا دەچنە ناوێەوە. قومارکردن هەر لە شتێکی بچووکەوە فێری قومار دەبی. هەروەها ئەو کەسانی بڕوا بە خوڕافیات دێنن، ئەچێتە بەردەمی بەردێک دارێکی بێجیان حیوانی بۆ سەردەبڕێ لێی دەپاڕێتەوە. ئەم خوڕافیاتە هەر ئەوە تا چۆن مێشکتەوە، من و تۆ گاڵتەی پێ دەکەین، بەزەوە هیدایەتی خوایە، هەر لی نزیک بوویتەوە لە کۆڵن نابێتەوە، لێت ئەبێتە بەشێک لە ژیان. ئەوانەی کەوا بڕوایان بە فاڵ و فاڵچێتی و ئەو کەسانی کەوا ئیدعای علمی غەیب دەکەن، کەسەکە خۆی بەدبەختە بۆ هەندێک پارە دەوێت تۆ بخەڵەتێنێ، یان کەسێک هاتووە لەسەر ڕۆژنامەیەک لەسەر تۆڕێکی کۆمەڵایەتی بورجی بۆ خەڵک نووسیوە، ئەوانەی بورجەکەیان کاوەڕە لەم مانگەدا تووشی ئەوە دەبن، تووشی ئەوە دەبن، ئەوەی ڕۆژەکەی ئەوە بێ ئاوای لێدێ. ئەو کەسانە هەر ئەوە تا عەقڵت لەدەستدا و بڕوات بەم خوڕافیاتە کرد.
بڕواتان هەبێت لە دەست نابێت لە کۆڵ نابێتەوە بۆیە پەروەردگار دەفەرمێ فەجتەنیبوه بەڕێزان هەر خۆتیان لێ پارێزە نزیکیان نەبیتەوە تەنانەت لەو مەجلیسەشدا مەنیشەکە ئەم بابەتانی تیا دەکرێتەوە خوا نەفەرمێ هەر عەرەق مەخۆوە هەر لە مەجلیسێکی شەدا نەنیشی کە عەرەقی تیا دەخورێتەوە هەر پێت پیس بێت دەست لەو شوشەیەش دەی کە ئەوەی تێکراوە هەر وەرەقەی قومار تەنانەت نەق قومار نەکەی دەست لە وەرەقەی قوماریش دەی بەڕاستی وابزانە بچین بە سابوونێک دەست بشۆیتەوانە و مناڵەکان دوا فێرکەی ئەوە هەل دەستلێدانی پیسیە ئەبێت دەستلێدانی بە پیسی بزانی هەموو شتێکی خوڕافی غەیری خوای پەروەردگار هیچی بەدەست نییە هەروەها هەر کەسێ بڵێ چرکەیەکی تر سعاتێک ساڵێکی تر مانگێکی تر تووشی ئەوە دەبێ ئەبێ گاڵتت پێ بێ ئەگەر ڕاستەکە بە بەخت بۆ خۆی بگرێتەوە بانی هێنیەکانی خۆی بزانێ بۆیە بەو بەڕێزەش دەڵێم بەو خوشکە بەڕێزەم ئەو کەسی کەوا هاوسەرەکەی پیاوەکەی عەرەقخۆرە بەڕێزم فەرموو بوو چ ئاەتێکی قورئان باشە چ شتێک باشە بیخوێنم بۆی تەرجیب بکە بەڕێزان هیچ دوعایەک نییە هیچ ئاەتێکی قورئان نییە تۆ بیخوێنی بەو نێتەی کە مێردەکەت عەرەقتەرەکە ئەوە شتیوان نییە بەڵام دەتوانی دوعای خێری بۆ بکەیت ئەمەیان شەرعیە خوشکە باشەکەم خاڵی یەکەم بەردەوام لە دوای نوێژەکانتەوە لە شەو نوێژتدا لەو کاتانی کە دوعایان تیای گیرایە لەو کاتانەی کە دڵت پڕە و بەڕاستی بەدەستی ئەم گونەهە گەورەی مێردەکەتەوە دەناڵێنی لەو کاتەیە خۆت بە مەزلوم دەزانی دەستەکان بەرزکەوە بە لای پەروەردگار و بڵی یا ڕەبی خوا هیدایەتی ئەو پیاوەم بدەیت دوعای شەڕی لێ مەکە دوعای هیدایەتی بۆ بکە بڵی یا ڕەبی خوا هیدایەتی بدەیت پەروەردگارە شتێک بێنێ بەرچاوی کەوا عەرەقی بۆ یەکجاری لە بەرچاو بکەوێت ئەمە خاڵی یەکەم زۆر زۆر بە دڵنیایی و ئینشاءالله خۆی گەورە دوعاکانە دووەردەگرێت دووەمیان دڵی عەسەبی دەبێ و شت دەشکێنێ بە دڵنیاییەوە دەبێت چاوەڕێی خراپتریی لێ بکەیت چونکە کاتێک کە پەروەردگار دەفەرمێ من عەمەلی شەیطان ئەوە لە کاروکردەوەی شەیطانە شەیطان تۆ بڵێ ڕێنمایی خێرت بکە بۆیە دەبێت لەو کاتانەدا کە مێردەکەت ئەو بابەتە ناشەرعیانە دەکا و دەخواتەوە ئەبێت چاک ئامێرە بڕندەکان شتشکان ئەوەی شوشە و شتە لە بەردەستی لای بی هەروەها خۆت و منداڵەکانتی لێ پارێزی خوا نەخواستا بیندراوە کەسێک هەبوو خێزانی خۆی کوشتووە بە چەک منداڵی خۆی کوشتووە هەبووە تەقەی لە خۆی کردووە لە کاتی سەرخۆشیدا دواتر کە بە ئاگا هاتوتەوە پێی سیر بۆ ئەو کارانەی کردووە ئەوانە من عەمەلی شەیطانن شەیطانیش هیچ کاتێک کاری چاکرد نیشان نادا دەبێت بەردە دڵنیاییەوە مێردەکەت عەسەبیش دەبێ وەشتیش دەشکێنێ ئیشاءالله خوا ڕەحمتان پێ بکەوە لەو بەڵای ڕزگاری بێ سێمیان خوشکی بەڕێزم تا دەتوانی لە دوو کاتە یەکەم ئەو کاتەی مێردەکەت لە سەرخۆ و هێمنە و ئیسراحەتە و نەی خواردوتەوە دووەمیان ئەو وەختەی نێوانتان زۆر خۆشە قسەتان لەبەینە زۆر خۆشە و نێوانتان خۆشە هەوڵ بدە بە قسەی خۆش ئامۆژگاری بکە من پێت دەڵێم یەکسەر مەڵێ پیاوەکە نابێ عەرەق بخۆیتەوە ئەمە نا چونکەوە دیارە ئیدمان بۆ پێوەی ماوەیەکی زۆرە دەخواتەوە بەڵام پێی بڵێ تۆ بڕەکەی کەمتر بکەوە لەم پێش ئەم بڕەت دەخواردەوە ئەو بڕە کەمتر بکەوە هەروەها لە ڕووی کاتەوە هەفتەی 4 جار عەرەق خواردوێتەوە لەمە دوای بیکە بە 3 جار دوای ئەو پێی بکە بە 2 جار دوای ئەو پێی بکە بە جارێک هەم لە ڕووی بڕەوە هەم لە ڕووی کاتەوە وردە وردە پێی کەمکەوە خوای ئەلحەکیم و کاربەجێ بە 4 قۆناغ عەرەقی لەسەر سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرام کرد بە یەک جار نەیفەرمووە یەک جار ئەم دەقەیە تەرکی کەن قۆناغ بە قۆناغ بۆیە ئەو کەسانی کە دەیانەوێت کەسێک ئیدمان بووە لەسەر شتێک هەر چەند ساڵێکە لەگەڵی ڕاهاتوە خۆی پێوە گرتووە لەگەڵی خوێنیا تێکەڵاو بووە بە یەک دەقە و یەک بڕیار واسی لێبێنی زۆر قورسە تۆش خوشکە باشەکەم ئاوا لەو کاتانەدا بە قسەی خۆش پێی بڵێ بە ئیزنی خوای گەورە هەم بڕەکەی کەمکەوە هەم لە کاتا ڕۆژەکان زیاد کەوتۆ کەمتر بخۆوە مەدحی چاکەکانی بکە بڵێ بەخوا تۆ پیاوێکی زۆر باشی سەخی تەبیعەتی بەڕێزی لەگەڵ مناڵە بۆ میوان بۆ کەس و کار بەڵام حەیفە بە گوناهی گەورەی عەرەق خواردنەوە خراپبی لای خوا لای خەڵکی موسڵمانی بەڕێز لای خێزانەکەت ئەوە تا تۆ کاتێک کە سەرخۆش دەبی من چەند بێزار دەبم چەند ترس لەسەر ژیانم دروست دەبێت دواتر کە بە ئاگادەیتەوە شتەکان شکاندووە لەوە چی خۆت پەشیمان بی بەم شێوەیە بە زمانی بەڵام نەرم بە خۆشەویستی دەربڕینەوە ئامۆژگاری مێردەکەت بکە بەڕێزان واللهی ژن کاریگەری لەسەر مێردەکەی یەکجار زۆرە بەڕێزان واللهی پیا و پاشا بێ یان حەماڵی بازار بێ لەگەڵ ڕێزمدا بۆ برایانی حەماڵ مەبەستمەوەی کە هیچ پۆستێکی نییە کەسێک سەرمایەدارێکی ملیارلێر بێ کەسێکیش تەنها ڕۆژانە بژی واللهی هەموویان خێزانەکان کاریگەریان لەسەری هەیە
بەڵگەمان چێ لە قورئاندا سەیری فیرعون کەن ئەو فیرعونەی کە دەیگوت ما ئوریکم إلا ما ئەرا یەک کەس نەبوو لە هەموو حکومڕانی میسرە بتوانێت بۆ یەک جار قسە لە قسەی فیرعونە بکە ئەگوت ڕەئی بیر و باوەڕ یاسا هەر ئەوەیە کە من دامناوە ئەوەی من بڕوان پێێتی ئەوە کە من دێڵێم بەڵام ژنەکەی لە ئاستیا قسە دەکا بەڵام بە ژیرانە و بە عاقلانە کاتێ موسای مەلۆتکە دەکەوێتە ماڵەکەیانەوەکو لە سوڕەتی القەسەس و سوڕەتی طاها و ئەوانەدا باس کراوە لە سوڕەتی الشوعەرادا تەماشایکەن ئەڵێ لا تەقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا فیرعون نەیکوژی هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکە بڵێ ئەم مناڵە مەکوژە بەڵام ژنەکەی پێی دەڵێن مەیکوژە بەڵام بەڵگەیەکی جوانی بۆ بدەنێتەوە بەڵکو ئەم مناڵە مەلۆت کە جوانە ئێمە خۆمان بەخێویکەین لە دواترە لێی بەهرەوەربین سودمەند بێ بۆمان هەروەها ئەگەر زانیمان ئەولادێکی ساڵح و ڕێک و بێگیشە هەر دەیکەین بە کوڕی خۆمان چاو لێ سوودی دەخاتە بەرچاو کوڕی دەخاتە بەرچاو قەناعەتی پێ دەکا کەس نەیەتوانی قەناعەت بە فیرعون بکە خێزانەکەی توانی قەناعەتی پێ بکە کە موسای مەلۆتکە نەکوژێ تۆی بەڕێزیش خوشکی باشم دڵنیا بە کاریگەری تۆ لە هەموو کەس باشترە لەسەر مێردەکەت کە ئینشاءالله وردە وردە هەنگاو بە هەنگاو لە عەرەخۆری دووری بخەوە ئینشاءالله کۆتایی تەرکی دەکا چوارەم خاڵ زانایان فەرمویانە گوناه ئەگەر بۆ تەرک نەکرا تەنگی پێ هەڵبچنە بە چاکەکردن گەمارۆی بدە بۆ نمونە کەسێک لە بازاڕە نەزەر زۆر لە ئافرەتان دەکا واللهی پێی تەرک ناکرێ بڕیار بداوە حەج ڕۆژێت چەند نەزەرم کردبێ دەبێت شەوەکەی هەستمەوە ئەوەندە ڕکات شەو نوێژ بکەم وا لێ دێ وردە وردە چونکە بڕیارت داوە ئەبێ عقوبەی خۆم بدەم چەندم نەزەر کردبێ ئەوەندە شەو نوێژی شەوم هەبێ کەسێک درۆ دەکات درۆ نەک بۆ ئەوەی کەوا ماڵی خەڵکێکی پێ بخوایان خەڵکێک بخاتە چاڵەوە هەر فێر بۆ دەنگ و باز بە درۆ دەژێڕێتەوە شتی درۆ هەڵدەبەستێ بۆی بڕ و پاگەندە بڵاو کاتەوە خوی بەم ئەخلاقە خراپەوە گرتووە بڕیار بدا هەر جارێ درۆیەکم کە دەبێت 10,000 بکەم بەخێر وردە وردە گەمارۆتدا لە کۆڵت دەبێتەوە غیبەت دەکەی زیکری زۆر بکە هەر وەختێ باسی کەسێکم کرد ئەبێ 1000 جار ئەستەغفیر الله بکەم وردە وردە گەمارۆی ئەم زمانت بدە بە زیکری خوا لە کۆڵت دەبێتەوە عەرەق خواردنەوەش ئەو کەسەی عەرەق دەخواتەوە با لجمعة وجماعة داي نبرن برزان خوال القرآن لسورة المائدة لآيات نوتويك هذا فرما إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون شيطان بدلنيائية وديويل للرقي عرق قمارة وشوار شتان توشبكا يكم توشي دجمناتي تامكا توشي الشرق ببي كسب كوجي توشي دجمناتي ببي چەندێک عەرەخۆر یەکتریان کوشت چەند قومارچی یەکتریان کوشت یان ڕقێک بچێتە دڵتەوە ئێکابرام پارەکەی دۆڕاندووە تۆ بڵێ خۆشحاڵ بێ ببینی کەسێک کە پارەکەی لێ بردوێتەوە نەوەڵڵا لە دڵەوە پڕی ڕق و قینە بەرامبەر بەو کەسێک کە لە قومارە لێ بردوێتەوە هەروەها شەیطان دەیەوێت لە ڕێگەی عەرەق و قومارەوە لە زیکری خوا داتان بڕێ بە تایبەت لە نوێژ لە گەورەترین زیکرەکانی خوا کە نوێژە داتان بڕێ کەواتە ئاواتی شەیطان ئەوەیە کە ئەم عەرەخۆرە نوێژ نەکە ئێستا هیواهێت لە فڵان کەس عەرەخۆرە جاتە نوێژ بکە نانە بەڕێزانەوە هەڵەیە ئاواتی شەیطان ئەوەیە کە ئەم عەرەخۆرە وەکو عەرەقی خواردوێتەوە ئەو گوناهە گەورەی ئەنجام داوە چۆتە داوی شەیطانەوە لە نوێژەکەش دای بڕێ هەدەفەکەی ئەوەیە عنی سەلات لە نوێژ دای ببڕێ تۆ بڵێ نوێژ بکە تۆ بە پیاوەکەت بڵێ پیاوەکە هەرچەند عەرەق دەخۆیتەوە بەڵام تخوا وەرە جومعەکانت بکە وەرە نوێژەکانت لە ماڵەوە لە مزگەوتا بکە وەرە بڕۆ عومرە بکە باڵە دەکرێت کابرا عەرەق خۆر بێ بچێ عومرە بکە ئەوە گەورەترین زیکرەکان لە عکاتی عومرەکردنە دەکرێن بچێ حەج بکە گەمارۆی ئەم تاوانە گەورە بدە بە چاکەکردن ئەو کاتە بەڕاستی لوتی شەیطان دەشکێنی ئەو کاتە ئامانجەکانی شەیطان پوچەڵ دەکەیتەوە ئەو دەویست تۆ نوێژ نەکەی بۆیە عەرەقی پێدەخواردەوە هانی دەدای بۆ عەرەق و قومار بەڵام لەو لاستەی دەکات تۆ نوێژ دەکەی والله پیلانەکەم پوچەڵ بۆەوە وردە وردە لێت مەویست دەبێ إن الحسنات يذهبن السيئات لسورة هود آياتي صوت شواردها پروردگار دفرمي براستي چاكا كان خرافة كان لا دبن وأتبع السيئة الحسنة تمحها پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي هر كاتي گناه يكتكر إلا چاكيكي بشونا بكار رشي دكاتوا واتأما كسا بمردكت بغير راستو عرق دخويتوا والله بياوك تكال جمعة كانت دام مبرئ تكال نوجه كانت دام مبرئ ولا بابسين بيك وعمره بكين قينا هربيشي قوة جاريه هەنگاو بە هەنگاو پێی کەم دەکەیتەوە بە ئیزنی خوای گەورە من دڵنیام لە کۆتاییدا زاڵ دەبێ بەسەریا و لە کۆتاییدا وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوا فەرمووی فەهەل ئەنتم منتەهون
کاتان یعنی حەقی ئەوە نییە کە واز لەم پیسێ بێنن وتیان ئینتەهەینا تەواو وازمان لەم بابەتە پیسە هێنا هەموو کوپەی عراقەکان و شوشە عراقەکانیان بەدەستی خۆیان شکاند و فڕێیاندان ئیسلام شوشەکان لەسەری خەڵکا ناشکێنێ ئیسلام شوشەی عەرەق لە دڵەکانە دەشکێنێ تۆش لە دڵیا بیشکێنە بەڵام بە زمانی شیرین بە حکمت و بە لێزانین خوشکە باشەکەم ئینشاءالله هەوڵ بدا قەناعەتی پێ بکە کە ئەمە گوناهی کەبیرەیە یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان بەڵام دەکرێت خوا و پێغەمبەریشت خۆش بوێ دەکرێت کابرا عارەخۆریش بێ بەڵام خۆشەویستی خۆ پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم لە دڵیا بێ کاتی ناوبڕە ئینشاءالله لە دوای ناوبڕەکەەوە فەرمودەیەکی پێغەمبەرتان صلی الله علیه وسلم لەو بارەیەوە بۆ باز دەکەم بەئیزنی خۆی پەروەردگار لە دوای ناوبڕەکە بەڕێزان لەو دوژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن گفتوگۆ بکەین هەن لەسەر تەوەری بەرنامەکە یان هەر پرسیارێکی بەڕێستان ئەگەر لە ئاستی زانستی بەندەداوێ بەئیزنی خۆی گەورە وەڵامتان بدەمەوە ئینشاءالله دێینەوە خزمەتان بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خۆی پەروەردگارتان لێوێ بینەرانی زۆر بەڕێز هاتینەوە خزمەتتان و درێژە بە پرۆگرامی خۆشەویستی دەین لەسەر تەوەرەی ئەوەی کە خوشکێکی بەڕێزم فەرموبووی پیاوەکەی تووشی بەڵای گوناهی کەبیرەی مەشروب خواردنەوە بووە و چەند ڕێنماییەکماندایە ئێستا بەڕێستان دەتوانن لە درێژەی ئەم بەرنمەیەدا ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن بەو دوژمارەی کە لەسەر کەناڵەکەی دیمەن لەسەر شاشەکە نووسراوە ئینشاءالله پەیوەندیەکانتان وەردەگیرێ و قسە لەسەر بابەتەکان دەکەین وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوەی بۆ کردوین دەکرێت کەسێک ئالوودەی خواردنەوەی گوناه عەرەق بێ کە یەکێکە لە گوناهە گەورەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا دڵی پڕ بێ لە خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6780 لە صحیحی بوخاریدا فەرموودەکە هاتووە ولا مجلدی دوانزەی فتح الباریدا شرحی صحیحی بوخاری لە لاپەڕەی 92 مجلدی دوانزە لە لاپەڕە 92دا بە درێژی شەرحی ئەم فەرموودەیە کراوە لە فەرمە کابرایەکە بوو لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی عەبدوڵڵاه بوو ئەو پیاوە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ئاشنایەتی هەبوو کاری وای دەکرد قسەی وای دەکرد پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دێنایە پێکەنین ڕۆژێکیان کە دەچوو لە بازاڕ ڕاشتی جوانی دەبینی ئەڵێ ڕۆنی دەبینی هەنجوینی دەبینی خواردنی خۆشی دەبینی ئەچوو دەیکڕی بە کابرای دەوت ئەوە بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دواتر پارەکە دەداتێ دوایی کابرا دەچوو بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم عەبدوڵڵایە دەیوت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من ئەم دیاریم بۆ تۆ هێناوە ئەم هەنگوینە ئەم ڕۆنە ئەم خواردنە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستخۆشی لێ دەکرد والله ڕۆژی دواتر چەند ڕۆژێکی تر کابرای بازرگان کابرای فرۆشیار ئەچوو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پارەکەت بۆ نەناردم ئەی فەرموو پارەی چی ئەیوت والله ئەو پارەی هەنجوینە ئەو ڕۆنە ئەو خۆراکە کە ئەو عەبدوڵڵاه ناوە و ماڵی ئەوەی هێنا ئەی فەرمووی بانگی عەبدوڵڵاکەن عەبدوڵڵاه تۆ ئەمەت بە دیاری بۆ من نەهێنا وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام خۆم پارەکەم نەداوە هەویستم جەنابەت لێی بەهرەمەند بی و لەم خواردنە خۆشە بخۆی والله بە خۆت پارەکەی بدەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی کرد بە پێکەنین و پارەکەی خۆی ئەیدا واتە سوحبەت و قسەی خۆشی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە مبتلا بوو گیرۆ دەبوو بە خواردنەوەی عەرەقەوە لە فتح الباریدا دەفەرمێت 4 جار عەرەقی خواردەوە و جەڵد کراواتە تەمێ کرا بە نەعل بە جلوبەرێک ئیتر بە شێوازێک دەی دەدرا کە لە عقوبەی شەرعیدا واتە حاکم دادوەر بڕیار دەدا ئەم ئینسانە زەجر بکرێ و عەرەق نەخواتەوە و کۆمەڵگا نەشێوێنێ و کەسانی دەوروبەری ئازار نەدا و خۆشی گوناهباری لای خۆی پەروەردگار نەکا بەم گوناهە گەورەیە چەند جارێک بەڕێزان بەم شێوەیە جەڵدی لێدرا کەچی هەر تەمێ نەدەبوو لە ڕیواتێکا دەفەرمێ میڕارن چەند جار دووبارە بووە جارێکیان کابرایە گوتی لەعنەتی خواد لێبێ ئەی خۆی پەروەردگار نەفرەتت لێ بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی ناخۆش بوو فەرمووی لا تەلعنوه نفرتي لي مكان نفرد لم كابرايا مكان أم عبد الله فوالله ما علمت إنه يحب الله ورسوله فرمي والله ما علمت يعني ما علمت عليه أو فيه من سوء والله من هيج خرابيكم لم بياو نبيني وجيغا لم جناها قولا نبيك ديكا كعرا خوان ويا هيج جناها يترو خرابيكم لم بياو نبيني إنه يحب الله ورسوله بەڕاستی ئەم پیاوە لە ناخی دڵەوە خۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم خۆش دەوێت کەواتە بەڕێزان دەکرێت کەسێک مبتەلا بێ بەم گوناهە گەورەوە
بەڵام لە ناخیشیا خۆشەویستی خوا و پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی نەفرەتی لێ مەکەن دوعای خێری بۆ بکەن ئامۆژگاری خێری بۆ بکەن شەیطان زاڵ مەکەن بەسەریا بەڵکو هاوکاری بن ئەو زاڵ بێ بەسەر شەیطان و بەسەر کارە خراپەکەدا پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ فەرموو السلام عليكم. خوشکی بەڕێزم دایکی دیاری فەرموو عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا بە پرسیارێک بەشداری دەکەم بۆ ئەو کەسانە ئەوە لەسەر تەوەرەکە نییە بەڵام مەمنون دەبین ئەگەر وەڵامان بدەیەوە بەنسبەت ئەوانەی سەحر لێ دەکرێت دەریان سەحری لێکرایە پیاوەکە یان ژنەکە زوڵم لە پیاوەکە دەکات ئەوە تاوانبار دەبیتن کە سەحری لێکرایە بە خۆشی ئاگادار نییە بەڵێ یعنی وەسە سەحر لێکراوەکە تاوانبار دەبێ تاوانبار دەبێتن کە زوڵم لە نەفەرەکەیت کە دەکاتن ئەگەر لەسەر تەوەرە زۆرمان بدەیەوە بەسەر چاو دەستان خۆش بێ خۆ دایکی دیاری خۆ لەگەڵ کاک محەممەد پەیوەندیەکی ترمانە فەرموو کاک محەممەد جان. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمد باريس. خوي يقول السلامة تانكا. والله بشارك يدور بجاجن هيا بنبو يا غريكم دعاء بخير بوكو نخوشينا خوشانه وياك يا ربي خوش في بخير يا سبحان آمين. أو سؤال دكتور شي بس دونك زور صافنيا وزام كاك محمد توزع تلفزيونكات كسكي توزع تلفزيونكات كسكي كاك محمد باش تدريبان ديز دبين كزم كدو والله بله لا خوشخانه وارد سما لا دكتور شي لا خوشك ديما هو درسي زمان لا دكتوري أبيش حسابك شوار ولا خيبون سيبون ايش ما مثلا بله بدنگك زور بخرابي دقات اللي من بلاني كنترول زانن استباشا بله فرمو كاك محمد ثم لا دكتوركي او كارمن لكاني قلت سوا ورقه دكا قلت لهم دكتوركي ثم لا دكتوركي يوم قلت حالم وقاران وانا وقرن كنا تم لخوش يا كدكري يا المتين دي بروي بله اويش قلت باشا بشون بولاي كارمن لكان بيان دلم هاو داشكان نبوبكا سوا ورقه بكتي بملو بكتكي باركمان دا ئاگامان لێکدی نەبوو چۆنە وەختی دێنەوە ڕانیە تەماشا دەکەین 100,000 کەمتر داوە لە حیسابەکەی ئەوان دەنجیان نەکە دەمەش نەمانزانی بوودا کە ئەو کوتیە منەوەندەمدا وەن دەرکەوت 100,000 کەمتر داوەدا ئەلەوەیدا چ بکەین بەڕای تۆ دەبێت خوای گەورە وای نەکرد بێ 100,000 ئێوە لەبەرەوەی دکتۆرەکە هەڵی داین گوتی تەلەفۆنیان بۆ دەکەم خاتر بگرن کەچی نەشیان خاتر نا کە هەڵەنسا گوتی داشکاندن نییە دکتۆر گوتوێتی داشکاندن نیە دا کەسەکەم هەندێک پارەدامیشێن دێکمدا وەختی دێنەوە ماڵە دەڵێوەندم دامیش ئەوەندا 100,000 کەمتر داوە ئێستا چەند ناباری بەسەر چاو قسەت بۆ دەکەم لەسەر ئەو بابەتە بەسەر چاو ڕقم تەلەفۆنی مەشی لەک ناگەر ئەو بیزانی بە تەلەفۆنی بکرد بەڵێ ڕای نەیزانیەوە بەڵێ بە تاکید ڕاستە دەست خۆش بەسەر چاو کاکە محەممەد جان سەلامەت کە یا ڕەبی خوا شیفای خێرش بنێر خوشکە هەڵاڵا پەیوەندێکی ترمان خوشکی بە ڕێزم فەرموودا خوشکە هەڵاڵە فەرموو ببوورە خوشکە هەڵاڵ دیارە پەیوەندەکەی جەنابەت لای خۆتەوە بچڕە بەڵێ بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەوەی بۆ کردین ئیسلامی ئێمە دینی ڕەحمەتە دینی خۆشەویستیە زۆر جار بۆ جەنابتانم باس کردووە کەوا ئێمە دوو جۆرمان هەیە کەسێکمان هەیە عەرەق دەخواتەوە ئەبێ وەکو نەخۆشێک سەیر بکرێ نەخۆش پێویستی بەوەی هاوکاری بکرێ ئامۆژگاری بکرێ عیلاجی بدرێتێ لەو نەخۆشیە ڕزگاری بکرێ بەڵام عەرەق فرۆش و بازرگانانی عەرەق ئەو پەڕی تاوانبارن ئەبێ بە هەموو لایەک ڕوبەڕوویان بینەوە پەیوەندێکی ترمان لەگەڵایە بەڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵم مامۆستا
زۆر خۆشحاڵم گوێم لە سەوت و ڕاوێت چی بە هێنت هەیە بەرنامەت هەیە هەمووی گوێم گوێ لێ یەگرم لە یوتیوب ڕۆژانە ئەوانەی خوتبەی مزگەوت یەک دوو پرسیاریشم هەیە لێو مامۆستا ئەگەر حەزێت نەبێت. سپاس بۆ جەنابەت کاکە ڕزگامش گەلێ خۆشحاڵ بووم. فەرموو پرسیارەکان فەرموو پرسیاری یەکەمت. قوربان زۆر سپاسەکە مامۆستا گیانە وەڵام من لەسەر ئیشم کاتێکە چم بۆ ئیش زۆر کاتەکانم ناوەختە نوێژەکانم باش بۆ ناکرێت بۆ نمونە نوێژی نیمەڕۆ حەسر ئەتوانم بیان بە مەپاڵی یەک بیکەمیان نیمەڕۆ بەرمەلای عەسری عەسر بێنمەلای نیمەڕۆ لەبەرەوە ینی ڕۆژ و دوو ڕۆژ نییە لە ساڵێکا تقریبەن 5 مانگ 4 مانگە بێ وابن بۆ کاتی نوێژەکانم ئەوە یەکەم دووهام من 3 ساڵەوێت بەرنامەم داناوە بچم بۆ حەج خوارێکی ناخا گوناحبار نابم ئالەوانەی کە وەک وعدە خلافە و بڕیارم داوەڵێن ئیشەڵڵا ئەم ساڵەچم خوارێکی ناخا ئەڵێم ئەم ساڵی ترەچم هەر خوارێکی گوناحبار نابم دەوە مامۆستاگیان بۆیە کاک ڕزگای مەبەستمەوەی بۆچی خوارێکی ناخە ینی پارەکەت بۆ هەڵناسۆڕێ دەرفەتی ئیشەکەت ڕێگەت پێنادا چ هۆکارێک هەیە کە ئەو ساڵە بەنسیب نابێت؟ وەڵایی هۆکارەکانی ساڵی وهەیە تر کێشەی داراییەتە پێشۆشتێتە پێش هاوکاری کەس و کار هاوکاری ماڵ و مناڵی خۆم ئەو شتانەی تریەتە پێش لەبەر ئەوە لە ڕووی دارایی وە ڕێک ناکەوە بووم ئەوە بەڵێ پرسیاری تریشم هەیە مامۆستاگیان خێزانەکەم زۆر نەخۆشە دوعای خەیری بۆ بکات خوا معدل نییە لە گەرما دانی شێهارەقەکە لە سەرما هەر گەرمایەتی لە گەرما حەق سەرمایەتی دوعای خەیری بۆ بکات قوربانم چاوەزارە یا چیەک ئەوە خوارێنمایەتی وەژمە بزانام چاوەزارە ئەوە دوعاە چیە لیان کرد بەسەر چاوەخۆی گەورە بتان پارێز یا ڕەبی زۆر سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک کاروان فەرموو براکەم. ئەلو بەڵێ کاک کاروان فەرموو. سەلام عەلەیکم مامۆستا گیان. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵاهی و بەڕەکاتوه. کاک کاروان بەساقۆ مامۆستا گیان خوا پرسیارێک فەرموو من گەنجێکی سلەیمانیم. بەڵێ ڕاستی دروستی کابرایەکی مەشروبخۆر بووم. بەڵێ ئەین کابرایەکی یعنی نوێژم ناکرد. بەڵێ خوای گەورە نەخۆشیێکی پیان لەم ئەخیرەیە تۆبەم کرد. بەڵێ تر لەخوا بەزیاتێ توانمانگە تۆبەم کردووە ناڵم نوێژم سپاس بۆ باشی خوا ناتم بە هیچ لای ئەوەی کە خوا پێی ناخۆش بێت. یا ڕەبێ سپاس بۆ خوای دەستەکانێمان تۆ اینجا پشتیوان بەخواتەوەی خوا لێمان خۆش بێت. بە دڵنیایی و ئینشەڵڵا تۆ ئەجرت لای خوا گەلێ گەورەی و قسەشی لەسەر دەکەم. یا ڕەبی خوا پاداشت داتەوە. تۆ لە خۆشەویستانی خوا ئینشەڵڵا تۆ دوعای خێریشمان بۆ بکە. باش کاکە کاروانجیان بەس مامۆستانی گوناح ینی بە گەنجیەوەنم گوناح کرد ینی بەڕاستی کابرایەکی خراپ بوو ڕاستی و دروست. قوربان ئینشەڵڵا کاک کاروان بە ئیزنی خوای گەورە قسە لەسەر بابەتە جوانەی جەنابەت دەکەم و من دڵم خۆش بوو ئینشەڵڵا تۆش خوا دڵت خۆش دەکات. اینجا مامۆستا تۆبەکەی من هەر خۆم و بینی خۆم و خوا بووین تەواو جا تۆبەم کرد سەدەتی فڵان مەلا و فڵان ناناوانێت تەوبە بەس بینی خۆت و خوایە ئەڵڵا سوبحانەه وتەعالا واستەی لە بەینا ناوێت تەواو. سپاس بۆ خوا خوای گەورە تەنها خۆی ئەتەوابە پێویستی بە هیچ مەلا و شێخ و کەسێک نییە. خوای گەورە سەلامەتتان کایە ئەجمەعین ئینشەڵڵا دڵی ئێمە شاد کرد کاک کاروانجیان. خوای گەورە لە گوناهی هەموو لایەکمان خوشکەم ئەڵێتی بەڵێ بەسەر چاو فەرموو خوا لەگە مامۆستا گیان تەمەندرێر بیت و خوای گەورە لەگەڵ ئێوەی بەڕێویش کاکە کاروانجیان ئامین ئامین یا ڕەبی ئامین. خوا سەلامەتتان کایە خوا. ئەم کاتە باش مامۆستاگیان ئەم کاتەی بەڕێستان باشتر خوشکە باشەکەی من دەستەکانە ماچەکەم زۆر سپاس مامۆستاگیان پرسیارێک من بەڵێ فەرموو. من باوکم وەفاتی کردووە یانی تقریبان ئەوە بەرەو 2 مانگ ئەڕوا چلەی چووە حادیثەی سەیارە وەفاتی کرد. باشە باوکم نەخۆشی دەرونی هەبوو هەتا ئەو دقەی کە کردیانە قەبرەکەەوە باوکم کفنەکەی خوێنی لێ هاو ئایا ئەوە بە شەهید حسابە؟ بەڵێ بە حادیثەی سارە وەفاتی کرد. بەڵێ بە حادیثەی سارە وەفاتی کرد یانی تەبعاً هۆشی خۆی لەسەر نابوو زۆربەی کات بە دەستنێژەوە بێ دەستنێژ نوێژی ئەکرێتەوە لێتە تووشی نەخۆشی دەرونی بوو
بەڵێ تووشی نەخۆشی دەرونی ببوو ئایا ئەو کەسە ئەخوای گەورە بەباشی شاد ئەکا بشێت سابە بە ئیزنی خۆی گەورە قسەی لەسەر دەکەین خوشکە باشەکە من بەسەر چاوان زۆر سپاس مامۆستاگی ئەنجا دایکم زوو خەوی پێوە ئەبینێت ئەڵێن ئایا ئەو کەسی کە خەو بە کەسێکی مردوویەک بانگی ئەکا ئەڵێ لەگەڵ خۆمە ئەیبەم ئایا بەڕاستی ئەو کەسە لەگەڵ خۆیان ئەبات باڵ بەسەر چاو لە شەوەش قسەت بۆ دەکەم باشە مامۆستاگیان زۆر سپاس ئازێتم خوا خۆی لە ڕازیەوە خوشکە باشەکەم خۆی گەورە باوکیشت خۆش بێ باوکو دایکم و لای خۆش بێ ئینشاءالله خوشکە هەڵاڵەدا دەبەڕێزەکەم فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکی بەڕێزم باش مامۆستا گیان الحمد لله لەخوا بەزیادە خۆی گەورە چاک بە هەموو لایەکمان کە دادەگیان مامۆستا سەر شاسەی مسلمانان ئاوادان کردیتەوە مامۆستا شەوانی پێنجشەمە و جمعان یا ربی خۆی گەورە ماڵی هەموو لایەکمان بە بەرەکەتی ئەم ئیسلامە ئاوادان کاتەوە هەمومان قەرزاری قورئان و ئیسلامی هەموو لوتفی خوای پەروەردگارە مامۆستا دوو پرسیارم هەیە ئەروەها دەعواکاریەتیشم لەتکوێ فەرموو پرسیاریەکەمت خوشی باشم مامۆستا پرسیارەکەم ئەوەیە کە مامۆستا ئەمن ئەوەیە الحەمدولله مامۆستا ئەها ذیکری ئێواران و مامۆستا سبەینان و ئێواران دەکەم ذیکری خەڵکی مامۆستا دەبێ دەست نوێژ دەبی بکەم بەڵێ تەواو پرسیارەکەت گەیشت هەروەها لە کاتی سووغی مانگانەش مامۆستا دەبی بکەم ئەو ذیکرانە ئەها مامۆستا قل والله أحد الله قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق بەڵێ مامۆستا پرسیاری دووەمیشم ئەوەیە بەڵێ مامۆستا بۆ جوانکاری مامۆستا ئەوانی کە ئەگە مامۆستا درانت حەیبی هەبیتن مامۆستا ئاساییە حەیبی هەبیتن ئاساییە جوانکاری لۆ بکەی پڕکێوە ئەفم کە پرسیاری دووەمت خوشکی باشم زۆر باش حاڵ نەبوو جوانکاری بۆ چی بکەی لۆ ددانت مامۆستا ئەگە حەیبی هەبی بەڵێ جوانکاری بۆ دان بەڵێ جوانکاری دان بەڵێ بەڵێ مامۆستا ئەگە حەیبی هەبی ئایا مامۆستا گوناحە یاخود دەبیتن بکەی بەسەر چاو جواب دەدەمەوە بەسەر چاو مامۆستا ئەوە داواکاریەکەشم ئەوەی مامۆستا سبەینێ لە ئەوەی لەوتاری هەینی مامۆستا دوعامان لۆ بکەم ڕازە عەڵاڵەکانمان بەدی بێ مامۆستا ئینشاءالله ئینشاءالله خوشکە باشەکەم یا ربی خۆی گەورە بە ئاوات دڵی خۆتان بگەێنێ تۆش هەموو خوشکە باشەکان یا ربی خۆی گەورە مرازی دڵتان بە حەڵاڵی بۆ پاشین ئەو داکم زۆر حەزی بێ دوو قسەت لەگەڵ بکە دایکی منە فەرموو خوشکە باشەکەم باشە مامۆستا خوا لە ڕاست بێ السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته سەرچەم دایەگیان باسی مامۆستا گیان الحمد لله سپاس دایەگیان خۆی سەلامەتان سدیانێ وتاری جمعەیە لە غودبێ مامۆستا خێرت دەنگاتێ بە قورئان زۆر نخۆشم و زۆر هێگاتم زۆر نخۆشم بێزارم خێرت دەگاتێتە هەموو برێر پێشی غودبەی پێیان ڕێشتەکەم لۆ قڕکەنەوە لۆ دەختۆری خێریان دەگاتێ زۆر نخۆشم ساحیب کۆمەرە مندارەشیمە مامۆستا گیان هیچمان نییە فەقیری نەبوونین خێرت دەگاتێ وڵای هیچمان لە مارێدانی بۆمایی لەسەر ئەو بابەتەش قسە دەکەم دایکی خاتوو هەڵاڵە بەسەر چاو قسەت بۆ دەکەم لەسەری من ناتوان بەشت بۆ خۆ بەس بۆت بڕوون دەکەمەوە دادەگیان بۆت ڕوون دەکەمەوە کە ئێمە ناتوانین لە مزگەوت تا هیچ کۆمەکێک بکەین بەڵام قسەت بۆ دەکەم بەسەر چاو خوشکە کاڵێ فەرموو دادەگیان السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە باشەکەم الحمد لله خوا لە ڕاست بیا ڕەبی سپاس دەکەم مامۆستا پرسیارێکمانەیە بەڵێ فەرموو مامۆستا باوکم نەخۆشە بەڵێ باوکم نەخۆشە مامۆستا لە حەمام دەبێ ئاودەستمان بۆی کردووە بەڵێ لە ئاودەستەکەدا ئەنشێ و لە حەمامەکە دەژێژەگری ئایا مامۆستا جایزە بەڵێ دەستنوێژ بەڵێ لأن حمامەکە دەژێژەکە ناتوانێت خۆمان ئەیبین دەست نەجوشتی پێگری مامۆستا لە پێکەوتووە بەڵێ پرسیاتیش مامۆستا لە کاتی نوێژکردنەکە نەشتاوەکەم لە دوای نوێژەکە دوعاکان لەبان بەرماڵ ناکەم مامۆستا هەڵستم بەدەم ئیشکردنەوە دوعاکانەکەم ئایا قبوڵە یانە بەسەر چاو قسەت بۆ دەکەم خوا جەزای خێرت بداتەوە مامۆستا دەستە خۆش بێ خوا لە ڕازی بێ خوشکە کاڵێ خوا گەورە ئاگای لێت بێ سەرچەم دادەگیان خوا گەورە ئاگای لێن زۆر سپاس بۆ جەنابیشت خوا لەگەڵ سەر چاو دوا پەیوەندیمان کاکە سەعیدە فەرموو کاک سەعید
السلام عليكم مامۆستای بەڕێز. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاک سعیدی خۆشەویست. چاوەکەمی زۆر پێ خۆشحاڵم مامۆستا کە ئەمڕۆ پەیوەندی لەگەڵ تۆکەم، هیوادارم بۆ ئێمە بێنێ بمێنی و تەمەنە درێژ بە مامۆستای بەڕێز. لەگەڵ ئێوەی خۆشەویستە کاکە سعیدجان، زۆر سپاسی دوعا خێرەکانت دەکەم. چاوەکەم سوپاس دەکەم مامۆستا. بەڵام من دەمەوێت پرسیارت بکەم مامۆستا. بڵێ فەرموو. زۆر لەسەر زۆر ماوە نازانم شەوان خەوم نییە، خەفەتە خۆم نازانم ئایا ئەو شتە حەرامە یان حەڵاڵە. بوومبوورە کاک سعید، وڵای پرسیارەکەت باش تێ نەگەیشتم. شەوان خەوت لێ ناکەوێ؟ شتێکم بە کردووە نازانم حەرامە یان حەڵاڵە. ئێستا بۆچی باسەکەم مامۆستا؟ چت کردووە خەوەی کە حەڵاڵ یان حرامە؟ لەگەر پیاوێکە پێکاتە بووین کە ئیشێ پێکەوە بکەین، پارەمەدا پێی ئەچوو شتی پێ ئەکری لە تورکیا عەلەساز ئەیهێنا، ئازاندەکەی بەنیوەیی بوو، بە مانگێک بە مانگونیوێک سەرفیە کرد، ئەهاتەوە ئەو تەشتا وەرەقەمان خێرە، ئەوە چلی تو چلی من. چەند جارێک ئەو ئیشەمان پێکەوە کرد، لە دوای ئەوە دیار بوو ئەو ئیشەوانیە. بەڵێ. دوای ئەوە 83 دەفتەر قەرزار بووە، ئیفلاسی کردووە، پارەی نەبوو لەو سەر بوو، من ئاگام لێ نەبوو. ئایا ئەو پارانەی کە بە منی داوە حەرام بووە یا حەڵاڵ بووە؟ هیوادارم بۆ می دوای پارەکەی خۆتی دایتەوە؟ پارەکەی خۆمی دایەوە بە ناخۆشی، بە عاجزی، 3 دەفتەرونی بوو، بە عاجزی دایەوە پێم لە دوایەوە. بەڵام من قازاندی داوە پێم، چەند جارێک دابوو پێم، بەس دوایی ئەو ئیشێکە ئەو ئەیود ئیشەکە ئاوا نەبووە. بەسەر چاو چاوەکەی مامۆستا زۆر زۆر سوپاس. خۆی وەرە سەلامەتتان کە خوا کاکە سەعیدجان. بەڕێزان لە کاک سەعید دوا پەیوەندی بوو، هەرچەند دیارە پەیوەندی ترمان لەگەڵن، بەڵام داوای لێبوردنیان لێ دەکەم کاتمان نەما. تەنها لە کۆتایی تەوەرەکەدا پێش وڵامدانەوەی پرسیارەکان چەند وشەیەکمان ماوە لەسەر ئەم بابەتە. بەڕێزان ئەو خوشکە باشەی کەوا پرسیارەکەی بوو بە تەوەری ئەم جارەمان لەسەر تاوانی گەورەی عەرەق خواردنەوە، مادە خۆشبەرەکان یان هەر شتێکە ئینسان سەرخۆش کا دەبێتە ئاژاوە، بەڕاستی بۆ خۆی بۆ ماڵ و منداڵی ئەم ئیسلامەی ئێمە بەرەکەتە. بەڕێزان با منداڵەکانمان با خێزانەکانمان لەسەر ئیسلام پەروەردەکەین. ئیسلامی ئێمە پێمان دەڵێت 4 شت خوای پەروەردگار بۆت دەپارێزێ، بەس بەوەی کە تۆ مسلمانێکی مولتەزیمی. عەقڵت دەپارێزێ بەوەی کە ناهێڵی عەرەق بخۆیتەوە، دەڵێ عەرەق حرامە، تریاک حرامە، هەموو مادە هۆشبەرەکان حرامن. عەقڵێکی کامڵت دەمێنێ بە پاک و پوختی بە بەختەوەری دەژی. ئیسلام پێت دەڵێ نابێ قمار بکەی، هیچ جۆرە قمارێک بچووک و گەورەی، کاتە ماڵ و سەروەت و سامانت وەختت کە سایەتی ڕێزت پارێزراو بوو. ئیسلام پێمان دەڵێ تۆ پێویستە هیوایەتەکانت تەنها بە ئەڵڵا ببەستی، نەچی حەیوان سەربڕی بۆ بت و بۆ گۆڕ و بۆ فڵان و بۆی مرازت حاصل بێ. تەنها خێر و بەخشش بەس بۆ ئەڵڵا دەکرێت، چونکە بڕواد وایە لە ئەرز و ئاسمانە غەیری خوا هیچی پێ ناکرێت. چاریوە هیوایەتەکانت چەند بە پاکی بە پوختی دەمێننەوە. هەروەها چوارەم ئیسلام هەوڵ و هیممەتمان دەپارێزێ. دوورت دەخاتەوەی تۆ بڕوات بە بورج بێ، بە فاڵگرەوە بێ، بە قاوەگرەوە بێ، بە دەستگرەوە بێ، وا لێ بکە کە تۆ چاوەڕێ بکەی بەڵکو مژدەیەکی خۆشت پێ بدرێ و هەواڵێکی خۆش و سەرکەوتنێکت پێ بدرێن. نەخێر ئێمە بڕوامان بەو خوڕافیاتانە بە ئەسڵ و ئەساسی هەمووی بە بەتاڵ دەزانین. تەنها بڕوامان وایە پشتبەستن بە خوای پەروەردگار و هەوڵ و هیممەت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کوردستاندا، ئەمڕۆ لە جیهاندا بەگشتی برە و بەم 4 بەڵایە دەدرێ بۆ لێدانی کەسایەتی مرۆڤ، کە مرۆڤ بەم 4ەوە جوانە، بە عقیدە و بیر و باوەڕە پاکەکەی، بەوەی کە عەقڵی سەلامەتە، کە ماڵی سەلامەتە، کە هیممەتی سەلامەتە، کە هیدایەتی سەلامەتە، بە ئەمەوە لە مرۆڤ دەچێت. بەمە جوانی و جوانمێری پارێزراوە، دەیانەوێت بە هەر هەمووی لەوەدەن. ئێستا ئەوەندەی کەوا ڕەواج بە عەرەقخانە دەدرێ، وەڵڵاه لە شاری مسلماناندا بە ژماری سەمونخانە خەریکە بڵێ عەرەقخانە بەداخەوە دادەندرێ. قمارخانە بە هەموو جۆرەکانیەوە، خۆڕافیات، بورج خوێندنەوە، بەرنامەی تەلەڤیزۆنی بەداخەوە لە کەناڵی ئاسمانیەوە بینراوە کە بۆ دادەندرێ. بورجەکەت ئەوەیە و ئەوە لێ بەسەردێ و ئەوە لێ دەکرێ. ئەم شتانە هەمووی بە بەرنامە بۆ لێدانی مرۆڤ. بەڵام ئێمە سوپاسی ئەڵڵا دەکەین سوبحانەه وتەعالا بە ئومێدی ئەوەی کەوا خۆمان، خێزانمان، منداڵمان لەسەر ئەم منهەجەی ئیسلام پەروەردەکەین. وەڵڵاهی سەرفراز دەبین. وەڵڵاهی بەڕێزان ئەگەر کچت بە شوودا یان خوشکە باشەکەم کە شووت کرد، یەکەم جار بزانە ئەو کوڕە عەرەقخۆرە، ئەو ماڵە عەرەقخۆرن، وەڵڵاهی تێکەڵاویان مەبە، ئیلا مەگەر پێش ئەوەی کە هەر بۆی سوتابووی شووی پێ بکەی
بڕیاری کۆتایی دابێ و بە کردار جێبەجێ کردبێ کە یەکجاری پاک بۆتەوە لە مادە سەرخۆشکەرەکان لە مادە بێهۆشکەرەکان لە عەرەق و هەموو جۆرەکانی ئەینە بەخوا ئافرەت گرفتار دەبێ بەدەستی پیاوێکی عەرەقخۆرەوە. تکاش دەکەم ئەو کەسانی کەوا گرفتارن ئینشاءالله هەوڵ بدەن کە خۆیان لەو بەڵایە بە تەوبەی نەسوح پاک بکەنەوە. دەچمە سەر وەڵامی پرسیارەکان. دایکی دیاری فەرمووی ئەگەر کەسێ سحری لێکرابێ ئایا گونەهبار دەبێ؟ بەدەست خۆی نییە. بەڕێزان یەکەم جا دەبێ بزانین ئەمە سحرە. زۆربەی وڵاتی ئێمە خەڵک ئێستا فێری ئەم بەزمە بووە. ئێستا بۆتە باو باوی ئەمە و لە ڕێی هێندێک بەداخەوە بەناو مەلاو بەناو کەسایەتی ئاینەکانەوە نانیان لەسەر ئەوەیە بە عالم دەڵێن هەمووی دەڵێن سحرە، بەڵام وەڵی لە 195 سحر نییە. نەخێر ساحر بەو جۆرە لە کوردستانان نیە و هەموو سحرە نەکراوە. ئەوە هەندێکی نەخۆشی دەرونیە، هەندێکی گرفتی کۆمەڵایەتیە، هەندێک عەسەبی بوونی کەسەکە خۆیەتی کە تووشی ئەو حاڵەتانە دەبن. هەمووی مەبنەوە سەر سحر. بەڵام واقعان ئەگەر کەسێک واقعان سحری لێکرابێ، خوای پەروەردگار عالمە بەوەی کە ئەم کەسە ستەمی لێکراوە، زوڵمی لێکراوە، دوو جار تووشی تاوان نابێت. ئەو کارانی کە بەرامبەر بە مێردەکەی بەرامبەر بە هاوسەری دەیکاو لە دەسەڵاتی خۆی دانیە، والله أعلم خوای گەورە ئەوەندە ئەرحەم الراحمین عقوبە لەو کەسە دەستێنێ کە سحرەکەی لێ کردووە، کە ماڵی وێران کردووە، نەک لەو کەسەی کە قوربانیە. دوو جار نابێتە قوربانی. کاکە محەممەد فەرمی سەرەتانم هەیە، یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بەخێرت دا کاکە محەممەد گیان لەگەڵ هەموو نەخۆشی مسلمانان. ئەوەی واست کرد 4 وەرەقە لە بینی تۆ دکتۆرەکەدا هیچ داشکانی بۆ نەکردووی 100,000 کەوتۆتە لاتان. ولا تەخون من خانك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک دێڕامۆژگاری هەیە. کەسێ ئەمانەتی لادانای ئەمانەتەکەی پارێزە، کەسێ خیانەتی لێکردی، ستەمی لێکردی، تۆ خیانەتی لێ مەکە. ناوەڵڵا کاکە محەممەد بەو 100,000ش ئەوە دیاری نییە لەلایەن خواوەتان نێردرابێ. غەش هەر غەشە. ئەوە بە نەزانی بەلای ئێوە داهاتوە. تۆ ڕاستە محتاجی نەخۆشی، بەڵام ئینشەڵڵا تەلەفۆنیان بۆ بکە بڵێ 100,000تان کەوتۆتە لای ئێمە و لەگەڵ کچەکەمان تازە پێمان زانیوە. ئەگە وتیان کاکەوە هەر بۆ خۆت دیارێک بێ، ئەوجا بە حەڵاڵی بیخۆ نۆشی گیانت بێ. ئەگەر چاویان لەو 100,000 نەخۆشێکی وەکتەوە بوو، ئینشەڵڵا خواتەوە بە شوێنشکەوە قەرەبوت بۆ دەکاتەوە. ئەمە بە غەش حساب دەکرێت. نابێت تۆی ئیماندار وەڵامی غەش بە غەش بدەیتەوە، تۆ پارەکەیان بۆ بنێرەوە. کاکە محەممەد گیان کاک ڕزگار لە نەرویجەوە خۆشحاڵ بووم ئەو بەڕێزانی کە لە دەروی وڵاتونەوە ئایتیزامیان هەیە. کاکە گیان پرسیاری یەکەمت بە نیسبەت نوێژەکانتەوە زۆر ئاساییە. چەند مانگیشی پێ بچێ نوێژی نیوەڕۆ عەسر لە هەر کامێکانە مەجالت هەبوو جەمعی نوێژەکانت بەیەکەوە بکە. 4 نیوەڕۆ بکە، سەلامت دایەوە 4 عەسریش بکە. یان لە نیوەڕۆ دەبێتە لای عەسر یان عەسر دێنیتە لای نیوەڕۆ، هیچ گرفتێکی نییە. بەڵێت چەند مانگیشی پێ بچێ هەموو ڕۆژێش بێ، ئینشاءالله تۆی حەڵاڵ خۆر و ئەهلی عیبادەت بەو شێوەیە نوێژەکانت دروستە. دەڵی 3 ساڵ دەمەوێت بچم بۆ حەج و هەڵ ناسوورە، ئینشاءالله هیچ گونەهباریەک نەگەیشتۆتێ. تۆ نێتی خۆت بەردەوام بێنە. هەموو ساڵی ئینشاءالله خوا پاداشتێکی بۆ نووسیوی کە نێتی خێرەتە بووە. خوش گەورەش حەجەکەت هەر بە نسیب دەکا ئینشاءالله بە ژیانی خۆت بە تەمەنی خۆت تەمەن درێژوی دەچێ حەجی ماڵی خوای پەروەردگار. ئەوەی خێزانت نەخۆشە باوەڕ ناکەم ئەوانە چاوەزار و شتی بەو شێوەیە هەیە. چاوەزار حەق و ڕاستە، بەڵام هەر کەسێک سوورەتی قل ئەعوذ برب الفلق قل ئەعوذ برب الناس قل هو الله احد 3 جار 7 جار بیخوێنە لەسەر پەرداخی ئەوە بیخوانە والله چاوەزاریش بێ ڕزگارت دەبێ. بەڵام ئەوە دیارە ئەوەی کە خێزانت ئەو حاڵەتە تایبەتی هەیە بەڕێزانەوە نەخۆشیە کاکە ڕزگار. تۆش لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو نەرویجی نیشانی دکتۆری باشی و پسپۆڕی بدە، ئێمەش دڵێن یا ڕەبی خوا شیفای بەخێری بدە. کاکە کاروان دەڵێ گەنجێکی سلێمانی بووم، مەسلێمانی مەشروب خۆر بووم، بەهۆی نەخۆشیەکەوە خوای گەورە هیدایەتی دام و تەوبەم کردووە. لە گەنجیدا زۆر خراپ بووم وەڵڵی کاکە کاروان. إن الله يغفر الذنوب جميعا. خوا نص قرآن كلامي خويتي كلامي خويتي پروردگار من سبحانه وتعالى خوا له مغنه كان رابردوت خوش دبه يقلا پريس بيل سرجاني تو هەڵداوەتەوە. إن شاء الله تو لو كساني كخوا خوشي دوي خۆزگە هەموو کەسێک ئاوا بە ئاگا پاتایەوانی هاوە هەدەی خوایە. ئەو خوا تۆی زۆر خۆشویستەوە بەهۆی نەخۆشیەکەوە لە مەشروب و لە هەموو مادە خراپەکان و لە گوناهەکانی ڕابردوو دوازت هێناوە. یەک لاپەڕی التائب من الذنب كمن لا ذنب له. ئەو کەسێک کە بەڕاستی تۆ بەی ڕاستەقینە بکە وەکو ئەو کەسەوەیە کە هەر لە ژیانیا گوناهی نەکردووە. ئین شاء الله تۆ لە خۆشەویستانی خوای دوعای خێرمان بۆ بکە. کاکە کاروان خوشکەکەی کاکە کاروانیش فەرمووی باوکی مردووە یا ڕەبی خوا لێ خۆش بێ نەخۆشی دەرونی هەبوو بە حادیسەی سیارە مرد. خوێنی هەر لێ دەهات هەر کەسێک بە حادیسەی سیارە بمرێ ئەهلی نوێژ و عیبادەت و خواناسی بێ. ئەوەی کە باوکت بە بێ دەست نوێژ بە هەر حاڵەتێک نوێژی دەکرد و ئاگای لە خۆی نەبوو
ئینشاء الله ئەجری لای خوای هەر هەیە نەخۆشیە دەرونیەکان عزریان هەیە لای خوای پەروەردگار و پلەشیان بەرزە لای خوای گەورە بەسەری کردوونەوە بە نەخۆشی دەرونی ئەوەش بۆ خۆی ئەجرێکە و ئەو کەسانش کە بە ڕووداوی هاتوچۆ دەمرن ئەگە ئەهلی ئیسلام و دینداری و خواناسی بن بە ئیزنی خوای گەورە لە شەهیدانی قیامەت حیسابن ئینشاء الله پلەی بەرزە دایکت خەوی پێوە دەبینێ نەخێرەوە سانە ئەسڵ و ئەساسینێ خەوی پینەوە بینەوە دەستی گرتۆ و توێتی وەرە بۆ لام تۆش دەمرین هەر کەسە تا ئەجەلی تایبەتی خۆی نایە کە پەروەردگار بڕیاری داوە بە خەون کەس بە خەونی مردوو نەمردووە و ئەو شتانە ڕازنین بەڵام ئینشاء الله باوکت شەهیدانی قیامەتەوە ئەجری لای خوای گەورە زۆر بەرزە خوشکە هەڵاڵە فەرمووی زیکری بەیانیان و ئێواران بەبێ دەستنوێش بەڵێ دروستە زیکری ئێواران و بەیانیان لە سۆڕی مانگانەدا بەڵێ دروستە بەڵام قل أعوذ برب الفلق و ناس و قل هو الله أحد ئەوانە لە سۆڕی مانگانەدا مەیان خوێنە جوانکاری ددان بەڵێ هەر کەسێک دانەکانی ناڕێک بن لەڕێ ئەم تەلو جوانکاری کە دەکرێت بەڵێ جوانکاری ددان هیچ ئیشکالێکی لەسەر نییە بەڵام لای دکتۆری پسپۆر بێ و بەدڵنیایی بە پاک و پوختی بکرێت چونکە لە ڕێی دانەوە نەخۆشی دەگوازرێتەوە و دکتۆرە پسپۆڕی و شوێنەکەی پاک و خاوێن بە عیادەکەی جوانکاری بۆ دانەکان دروستە و ئیشکالێکی لەسەر نیێ و یا ڕەبی خوای رازی دڵی تۆدا دە هەڵاڵە لەگەڵ هەموو کچ و خوشکەکانمان حاصل بێ ئینشاء الله تعالى دایکی فەرمووی نەخۆشم یەخۆ خوا شیفات بدا بەڵام خوشکە باشەکەم وەڵی ئێمە لە مزگەوتی خۆماندا بڕوان پێ بکەیت جومعەیەک نییە بەدەیان خەڵک نەیە بە چەندین خەڵک نەیە لەبەرەوە داوای لێبوردن لێ دەکەم بەخوا لە مزگەوتە پارەمان بۆ هیچ کەسێک کۆ نابێتەوە نەک بۆ جەنابەت ئەگەر بیستیشت بۆ هەر کەسێ پارەمان لە مزگەوت کۆ کردوێتەوە حەل لەم ڕێی تەلەفۆنەوە پێم بڵێ و گلەی خۆت بکە داوای لێبوردن لێ دەکەم خوشکە کاڵە فەرمووی باوکم نەخۆشە لە ناو حەمامەکەدا ئاو دەستمان بۆ دروست کردووە لەوێ دەستنوێژ دەگرێت خوشکە کاڵە هیچ ئیشکالی لەسەر نییە هەموو ئەوانەی کە زیکری تایبەت بە دەستنوێژن لەوێ دایان خوێنێ بۆ باوکت زۆر دروستە و هیچ ئیشکالێکی لەسەر نییە بەڵام ئەوەندەکە ئێوە یارمەتی دەدەن خودای گەورە پاداشتانداتەوە کە یارمەتی باوکە نەخۆشەکەتان دەدەن دوو جار ئەجرتان هەیە ئینسان یارمەتی نەخۆش بدا ئەجرێک ئەگە باوکیشی بێ ئەمجابێتە دوو ئەجر و چەند ئەجری زیاتر یارمەتی باوکتان بدەن کە تەواڵێتەکە ڕێزم هەیە تەواو بوو ئاوێکی پاک و پوختی پێدا بدەن پێدا بکەن ئەمجا با دەستنوێژەکەی بگرێ کە نوێژ دەکەم دوعاکان بەدەم ئیشەوە دەکەم زۆر ئاساییە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم بەپێوە زیکرەکان دەکەی بە دانیشتنەوە بە دەم ئیشکردنەوە بە ڕێگا ڕۆیشتنەوە قەیچەکە خوشکە باش دەکەم ئینشاءالله ئەجری ئیشکردنەکە شەتەویش هەر پاداشتە لای خۆت بەدەم ئیشکردنەوە زیکر و دوعاکانی خۆشت بخوێنە کاکە سعید باسیەوەی کرد لە ئەو پیاوە لە تورکیا پارەی مانگانێک بن لە چەند وتاریکەدا لەم تەوەرەی بەرنامەی خۆشەویستیشدا بۆم باسکردن بەڕێزان کە پارەتدا بە کەسێک و هەر ئاوا دەڵێت 40 وەرەخۆ ئەوان لە بڕێ پارەی 3 دەفتەرە 20 وەرەخە و 30 وەرەخە و 40 وەرەخە داتی دەبێت یەقینت هەبێتەوە حرامە ئەوە تا دوای لێ ئاشکرا بووە پارەی خەڵکی خواردووە تا پارەی خەڵکی هێنا و داوێتی بە تۆ کاکە سعید جان ئەو پارانەی کە وەرت گرتۆ مادەم الحەمدولله تۆ 3 دەفتەر و نیوەکەی خۆت وەرگرتوتەوە وەڵای ئەوەی وەرت گرتۆ مادەم دەزانی ئەمە بەبێ شەرعی وەریگیراوە حەڵاڵ نییە هەوڵ بدە بە ئیزنی خوای پەروەردگار لە ڕێی مامۆستایەکی لیژنە فتوواکانەوە پرسیاری بکە من پێت دەڵێمەوە حرامە بەڵام لەوان بپرسە بڵێ مامۆستا چۆن ئەم حرامە لە کۆڵ خۆم بکەمەوە ئینشاءالله لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر گەڕێکێکی مامۆستانی بەڕێز لیژنەی فتووایلێن ئەوان بە جەماعی بڕیار لەسەر شتەکان دەدەن بڵێ مامۆستانی بەڕێز من ئەدەزانم ئەو پارە حەڵامە الاسم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس حرام يك نشانه هي هل لدڵی خۆتە ئەستا و پارەی حەڵاڵ بووە تۆ پێویستی بەم تەلەفۆنە نەدەبوو کاکە سعید نیشانەی ئەوەیە پارەکەت حرامە بۆیە دڵت نامرتاحە تۆ دڵت موسڵمانێکی باشی وجدانت زیندووە دڵت الحەمدولله پاکە لەگەڵ خوای پەروەردگاردا ماڵەکەت حەڵاڵە بۆیە دڵت ئیسراحەت ناکە و شەوان خەوە لێ ناکەوێت ئەوە نیشانەی حرامی ماڵەکەتە واتە ئەو پارەی کە وەرت گرتووە لەو پیاوە بۆ ئەوەی ڕزگارت لێ ببێ لێ چۆنی بدەیتەوە یان چی لێ بکەی لەو پارەیە ئینشاءالله پێم خۆشە سەردانی مامۆستاکانی ئێمە لە لیژنە فتوواکان بکەی یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە الحەمدولله کە پارەکەت نەخوراوە و ئەو کەسانش خوا لە وڵاتەدا یا ڕەبی خوای گەورە پاشیان کاتەوە کە بەداخەوە بوونە هۆکاری ئەوەی کە ماڵی چەندین خەڵک وێران دەکەن و خەڵک تووشی حرامخۆری دەکەن خۆزگە بازرگانەکانمان و هەموو هاوڵاتیانمان هۆشیارانە مامەڵەی بازرگانی و پارەدان بە خەڵک و پارەوەرگرتن لە خەڵک دەکەن و پێش ئەوە دەگەڕێنەوە بۆ لای مامۆستایانی یانی و حکومە شەرعیەکان بۆ ئەوەی ماڵەکانمان حەڵاڵ بێت چونکە دنیا هەر کۆتایی پێدێ خۆش بە حاڵی ئەوەی ئەو کاتی کە دەمرێ حەقی کەسی لە بەندەکانی خوای پەروەردگار لەسەر نێو ماڵی کەسی نەخواردووە بەڕێزان کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات سوپاس بۆ پەیوەندیەکانتان سوپاس بۆ پرسیارەکانتان ئینشاءالله خوای گەورە پاداشتی منیش و ئێوەی بەڕێزیش بداتەوە بیکاتە توێشووی قیامەتمان ئەم چەند قسە خێرە و لێمان قبولکە بە ڕەحمەتی خۆی زۆر سوپاسی هاوکارانیشم دەکەم کە لە ئامادەکردن و تۆمارکردن و پێشکەشکردنی ئەم بەرنامەدا هاوکارم بوون خوایار و یاوەری هەموو لایەک بێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه